براني عزيز لما سردمان يقول لزماني حزبي بعثا كخلق نيورا سردر بيني ومشهرك أو خلقي تر تنظيمي كيني هني ما انكردو خاوني فكر بوين لقد شتا سربازي بتر إيمان دار ومسلمان خوانيان داو لنا صالح 1980 بدس يكتي طاغوت لمعلومة لهشتاو بينج كاك علي السيويلي براكاني تري لهشتاو حود لهشتاو هشت سماني كيمياوي شهيدەکانی گردی ڕەمکان و شهيدەکانی دۆڵە ڕوت و کە هیچ کەسە غەیری سیواکێکی پێ نەبینین لەگەڵ قورئانێکی جرفانی کە ملازم محسین مەیتەکانی هێنانەوە و لەسەر بۆنیتی سارە بە سلێمانیە گوێڕای کە هیچ کەسە نەیوەرا بڵێ من ساحەبیان ئێمە ساحەبیان شەهیدە سەربەرزانەین و ئەوەندەی تریشی هاتە سەر بەدەستیەکێتی تاغوت ئێمە لەم یادەیە لساڵی 1993 لە یەک شەڕێکە 199 شەهیدماندا و 274 بریندار و 386 گیرا و دیل و تەنزیمات و خەڵکێکی پێچراوە کە هەیان بوو هەر فەقێ بوو دەرسێ خوێند و چ علاقەیەکی بە سەرکاری سیاسیەوە نەبوو لەگەڵ لێدانی 36 مزگەوت بە مەدفع جەبار فەرمان بە شانازیەوە ئەیوت ئێمە لە شەرق لەوسەتا گەورەترین خزمەتمان کردووە کە نەمان هێشتۆ بزوتنەوەی ئیسلامی ببێ بە خاوەنی پێگەی خۆی بەڵام ئەو ڕۆیشت و مەلا شەریف سەربەرزمایە هەرچەندێکێکی وەکو محێدین گەڵاڵی یەکگرت و هەڵێ قەتلاهما سەوا کوژراوەکانیان وەکو یەکوە بەڵام خوا خۆی زانێسە مەلا شەریف و جەبار فەرمان وەکو یەک نین أفنجعل المسلمين كالمجرمين ما لكم كيف تحكمون أما حكمك إيويدا قالوري قندل كل لقيت بو طاغوت وملحد وملهريشي علماني كردي خاون ميليشيا وملف كشفو داوين بيسو سحر بازو هاتيو بازو نير بازو خوفروش وطن فروش ودين فروش كا هرچي سيماي بياوتي وشرف وجواميري بابا كردايتي واناني كافر ونماوا تو بيك الكلاقيب وأوبكي وابزاني اواني اهلي اسلام هموي كقتاليان كردو لبناي خواي پروردگارا توي جبان زمانه بو لجرى هلاي اهلي اسلاما حسايتو بلا مختي كشكو بروسكيان خويني تو بروسكي يقرتو لتدمير مقرية يكيتيا لموصل چون باز لتيرورستانكاو كاري خوكو جيو باسي الشهيداني يكيتيكاو دعايش لدعاي اخيري عليه هیوادارین خوای گەورە شەهیدانی یەکێتی بە فردەوسی ئەعلا شادکە ئەگەر ئەو دوعای جەنابتان ڕاست بێ ئەبێ خەڵکی بە درۆحونەین دەرگاوانیەتەکەی بەهەشتیشی بەرنەکەوێت لە دیوی ئەم دیویەوە ئەگەر ئەمە دیندارێتەکەی محەممەد المستەفای عەلەیهی سەڵات وەسەلام زۆر بە هەڵەدا چوونیەوە